سڵاوتان لێبێ و کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی ئێستاتان پێشکەش دەکەم. ماوەی چەند ڕۆژێکە نرخی زێر بە شێوەیەکی بەرچاو لە بازاڕەکان یاریبی کوردستان و عێراق بەرز بووەتەوە. نرخەکە بە شێوەیەکە کە لە مێژووی ئەم کانزەیەدا نرخی زێر نەگەشتێتە ئەو ئاستا. هەر بۆ نمونە پێنجشەمەی هەفتەی ڕابردوو نرخی ئۆنسەیەک زێر لە بازاڕەکانی هەرێم و تێکڕای جیهان گەشتە 3057 دلار کە ئەمە بەرزترین ئاستی پێوانەی ئەم کانزایە لە مێژووی خۆیدا. لا بەرامبەر ئەمەدا نرخی دۆلار تا ڕادەیەک نزمبوونەوەی باخۆ بینیوە. من دەمەوێت ئەم دوو بابەتە تێکەڵ بە یەکتریکەم و گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم کە ئاخۆ لەلایەکەوە دابەزی نرخی دۆلار چ پەیوەندیەکی بە بەرزبوونەوەی نرخی زێڕەوە هەیە، ئەو کاریگەری کە دایدەنێت کامیان زۆرتر لەسەر ژیانی هاوڵاتی ڕنگ دەداتەوە. ئەم دۆخە تاکی و تاکەی بەردەوام دەبێت. هەموو ئەمانە دەبێتە تۆر و پرسیاری ورترم لە میوانەکەم بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد پسپۆر لە بەشی ئابووری زانکۆی سلێمانی. کاک دکتۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بخێر. سڵاو لە ئێوە، زۆر سپاس. ئەگەر لە نرخی دۆلارەوە دەست پێ بکەین، ماوەیە کە نرخی دۆلار بەردەوام نرخەکەی لە دابەزی نایە، ئەوەی کە ڕوو دەدات لە نرخی دۆلار چاوەڕوان کراوە یاخود هۆکارێکی دیاریکراوە هەیە بۆ ئەمە کاک دکتۆر؟ سەرەتا سپاس بۆم دیمانەیە و دەستان خۆش بێ و کارێکی باشە کە بە دواکەوتنیشی ئابووریانەتان هەبێ بۆ ئەو شتانی کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوەی خەڵکەوە هەیە. دۆلار لەسەر ئاستی جیهان، لەسەر ئاستی نرخی ئاڵوێری دراوی دۆلار، سعر الصرف عملة دۆلار بە سعر الصرف نرخی ئاڵوێر، ئاڵوگۆڕ غەڵەتە، ئاڵوگۆڕ بۆ شمەکە، بۆ پارە ئاڵوێرە، نرخی ئاڵوێرانی سعر الصرف exchange rate بە ئینگلیزی. نرخی ئاڵوێری دراوی دۆلار بەرامبەر بە دینار نزمبوونەوەیەکی ڕێژەیی بچکۆلەی بە خۆیەوە بینیوە. ئەمە مانای ئەوە نییە دۆلار لە ئاستی دراوە جیهانیەکانی تری وەکو یۆرۆ و پاوەند و یەن و تا دوایی تەواوی ئەو دراوانەی تری لە دنیادا هەیە داشکانی بەخۆیەوە نەبینیوە. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوەیە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک ڕێوڕسم و ئیجراعات و کاروباری کارژێڕی کە لەلایەن بانقی مرکزی عێراقی و زیادکردنی ئەو کۆمپانیایانی کە لە مەنەسا لە نرخی ڕسمی دۆلار وەرەگرن کە 132,000 دیناری عێراقی بۆ 100 دۆلار بۆ ئەنجامگەیاندنی کار و پیشە چالاکی ئابووریەکانیان بازرگانیەکانیان. هەروەها خێرابوونی جاران وەک من لەو بەڕێزانی کە لە بازاڕی دۆلارەکە کارەکەن باسییان لەوە ئەکرد وەرگرتنەوەی حواڵەیەک مانگ سێ هەفتەی ئەویست ئەڵێ ئێستا بە چەند ڕۆژێکی کەم حواڵەکان تەصفیە ئەکرێن و ئەدرێن و پارەکانیان وەرەگرن. ئەو کەسانی کە بە بازرگانی ڕسمین و کاڵا و شمەکی ڕێپێدراوە بە ڕسمی تریان لە دەرەوە هێنن یان لە عێراقەوەی نێرن بۆ دەرەوە، ئەوانە کاروبارەکانیان بە ئاسانتر بە شێوەیەکی بە عەرەبی سەلس نەرمانەتر ئەڕوا بڕێەوە. ئەمە لەلایەکی تریشەوە ئێستا ئاڵوێری دراوی سەریعتر کردووە لە عێراقدا. ئەمە ڕۆژانە ئێستا پێش ئەم حتا سەرەتای ساڵی 2024ش لە باشترین بارودۆخە بانقی مرکزی 250 ملیۆن دۆلاری بە حەواڵە و بە نەختینەی ئەخستە بازاڕەوە دیناری ئەکڕیەوە تێگەی. بەس ئێستا بە ئاسانی ڕۆژانە چێتە 206-205 یعنی بە حدودی 50 بۆ 60 ملیۆن دۆلار ڕۆژانە خستنە ڕووی دۆلار و کڕین فرۆشتنی دۆلار و کڕینەوەی دیناری عێراقی زیادی کردووە. ئەم هۆکارانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی بۆ نمونە دۆلاری 100 دۆلاری ئەمریکی لە 152 هێناوە نزیک کردێتەوە لە 147 بۆ 147.5 کە ئێستا ئیمڕۆ بڵین لە بازاری سلێمانی هەرێمی کوردستاندا مامەڵی پێوە ئەکرێت. دکتۆر سیاسەتی نەختینەوەی و دارایی ئەمریکا بە دوور و نزیکی بە گەریمانەیی پەیوەندی بە دابەزی نرخی دۆلارەوە هەیە، بۆ نمونە ئەوەی کە بەرامبەر بە مەکسیک و کەنەدا و چەند وڵاتێکی دیکە باجی گومرگی سەپاند، یان ئەمە دوو باری جیاوازە؟ بانقی مرکزی بانکی فیدرالی ئەمریکی خاوەنی دۆلارە، خاوەنی دۆلاری ئەمریکیە. دوو جۆر دابەزینی هێزی کڕینی پارە هەیە. ئەو هێزی کڕینێ قووە شیرائیە.
کەواتە دابەزاندنی نرخی ئاڵوێری دراوی نیشتیمانی بەرامبەر دراوە بیانیەکان. ئەمریکا بانقی مەرکەزی ئەمریکی ئەتوانی خۆی نرخی دۆلار دابەزێنێ بۆ نمونە بڵێ لەمەولا دۆلارەکەمان $100 یان با بڵین دۆلارێکمان یەکسانە بە 120 یورۆ. باشە؟ یعنی یۆرۆیەک و 20 سنت. باشە؟ ئێستا دۆلارێک چەندە؟ عفوم کە داوای لێبوردنەکەم بە هەڵەوتم ئێستا یۆرۆیەک دۆلارێک و تقریبان 8 سنتە. 8 سنتە. ئەو وەختە 2 یۆرۆیەک گەبێ بە دۆلارێک و 20 سنتی ئەمریکی. کەواتە لەوایە بۆ هەر یۆرۆیەک حکوومەتی ئەمریکی بانقی مەرکەزی خۆی دێچیەکە 12 سنت بۆ نمونە لە دراوەکەی خۆی داشکێنێ. ئەم داشکاندنەوەیە بۆ چییە؟ بۆ ئەوەی شمەکی سیرکە شمەکی ئەمریکی لە ناو ئەمریکایە بۆ ئەوروپا هەرزانە بێ، چونکە ئەمریکیەک یەک یۆرۆکەی ئەکاتەوە بە دۆلارێکی زۆرتری دەزەکەوێت. کەواتە کڕینی شمەکی ئەمریکا لە ناو ئەمریکایە زیاد دەکا و کەواتە هەناردەکردنی ئەمریکا زیاد دەکا بەم سیاسەتە. لە هەمان کاتدا دۆلاری ئەمریکی لاواز بووە، مادەم هێزی کڕین دۆلاری ئەمریکی کەواتە هاوڵاتی ئەمریکیەکان بە دۆلاری ئەمریکی کەمتر شمێکی ئەوروپایان پێکردرێ، کەواتە ئیستیرات ینی هاوردەکردن کەمە بێتەوە بۆ ناو ئەمریکا. کەواتە لەم حاڵەتێکدا ئەگەر دەوڵەتێک تەرازوی پێدانەکەی لاسەنگ بوو، بەزات تەرازوی بازرگانیەکەی شمەکی هاوردەکرا و زۆرتر بوو لە هەناردەکرا و ئەم سیاسەتە کە سیاسەتێکی نەختینەیە ئەیگرێتە بەر. ئەمەی نەکردو ئەمریکا. ئەمریکا ئەمە ئەکا بە بێگەڕانەوە بۆ کۆنفرنگرێس و بۆ هیچ شتێک، چونکە پێت دەڵێم سیاسەتی نەختینەی لە لای بانقی مەرکەزیە نەئەگەڕێتەوە بۆ وەزارەتی مالیە. وەزارەتی مالیە دەستگایەکی ترە عیلاقی نییە بەوە. وەزارەتی مالیە خەرجیە گشتیەکان و دەساتە گشتیەکانی لەلایە لە بەرامبەر ئەمەدا وڵاتانی دیکە بۆ پارێزگاریکردن لە دراوەکەی خۆیان هیچ ڕێکارێک بەرامبەر ناتوانێت هیچ بکات. ناتوانێت ئەمریکا لێەوە من دراوی خۆمم دابەزاند. ئێستا یابان ئەو بەزمانەیە کرد مەسەلەن 10 ساڵ پێش ئێستا ئەمریکاوتی نابێ وا بکەیت. بۆچی؟ چونکە هەناردەی یابان زیادیە کرد باشە بۆ ئەمریکا و ناردنی ئەمریکا بۆ یابان کەمی کردبوو. لەوەیە چی بوو؟ ناسەنگی تەرازوی پێدان عەرەبی پێ عەجز میزان المەدفوعات عەجز میزان التیجاری. لەوەیە ئەمریکا پارەی زۆرتری لێچێتە دەرێ لەو حاڵەتەیە قەرزارە بێ مەلایەنی مەدینی زیاد دەکا کە ئەمەش بارگرانیەک بۆ اقتصادی ئەمریکی دروست دەکا. ئێستا لێرەیە لەم حاڵەتەدا کە سیاسەتێکی گومرگی پێوترێ سیاسی حیمایی گومرگی پاراستنی گومرگی دەکات. ترامپ بەوەی کە 125 باجی گومرگی خستە سەر کاڵا و شمەکی کەنەدی و مەکسیکی. لێرەیە ئەمە بۆ چییە؟ لەو حاڵەتەدا شمەکی کەنەدا و مەکسیکی لە ناو ئەمریکایە گرانە بێ، کەواتە هاوردەکردنی لەم دوو وڵاتەوە بۆ ناو ئەمریکا کەمە بێتەوە، کەواتە لەوەیە بۆ پاراستنی تەرازوی پێدانی ئەمریکای. بەڵام ئەمەیان سیاسەتی نەختینەی نییە، سیاسەتی داراییە، سیاسەتی ڕاستیەکەی سیاسەتێکی تیجاریە، سیاسەتی بازرگانیە. باشە وڵاتانی دیکەی ئەوروپاش دەگرێتەوە، یعنی ئەوەی کە لە بەرنامەی کاری ئەمریکادایە ئەم سیاسەتی پاراستنی بازرگانی لە بەرامبەر هەر دەوڵەتێک بڕای بگەێنێ شمولی یەکات. مەسەلەن سپێنێ بڵێ ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسا بەڵێن یەکێتی ئەوروپا هەناردەکردنی هێنانی شمەکی ئەوروپا بۆ ناو ئەمریکا ئەوە باجەکەیمان کرد بە 125. لەو حاڵەتەیە هەمان شۆرت ئێستا بۆ کەنەدا و بۆ نەمەکسیکە ئەگەر بیکا بەرامبەری ئەڵێ کاڵای فلان وڵات دیاریەکات تێگەیش ئەوە پێوتێ تاریفەی گومرگی، یعنی ئەو لیستەی کە لە بازگەکانی کوردستانی شەمانە مەسەلەن فلانە کاڵا ئەوەندە مەسەلەن نازانم بۆ نمونە تۆ تەنێ مادەیە گەیەنی تەنێ ئیتر هەر شتێک بێ ئێکس
گومرگەکەی $1000 ملیۆنێ دیناری عێراقیە ئەگەر بەغا زیادی بکە بۆ نمونە لە تاریفەکە بێ بەچی ئەو تەنە ئەوێ $1.5 بەڵام ئەو حاڵەتە $1.5 چونکە یەک ئەوزۆ هەیە باجی گومرگ ئەبێ بە بەشێک لە چی لە تێچوونی بەرهەم لە تێچوون ئێستا کاڵای مەکسیکی و کاڵای کەنەدی لە ناو ئەمریکا سیرکە لە 125 زیادی ناکە مەرجە لە 125 نرخ بەرز بێتەوە بۆ شتێکی تر هەیە ئەمە شتی مەسائلی اقتصادی تۆزێ ئاڵۆزە مرونەی سعری ئەو شمەکە جۆری شمەکە کە دەوری بینێ شمەکی ضروریمانەیە شمەکی کەمالیمانەیە لەم بابەتانە تۆ 5 جۆر مرونەمانەیە مرونەی غێرمەرن مەرن معتەکافێ مەرن یعنی زیاتر عەدیم المرونە ما لا نهائي المرونە تۆ شمەکی ضروری باجی لەسەر دابنێ سعرەکەی 125 بۆ نمونە لەسەر تەماتە دابنێ لە 125 نرخی تەماتە گران نابێ کەمتر گرانە بێ هەندێکێک چێتە سەرشانی چێ ئەچێتە سەرشانی مستەورد بەڵام شمەکی کەمالی مەسەن تۆ ڤازە بێنی کورسی و قەنەفە و شتی وا بێنی 125 شتێکی تریشە چێتەوە سەری چونکە ئەمانە سلعی مەرنن مرونەکان مەرنە باجەکەی ئەمریکا ئەو ڕسمە گومرگەی کە سەپاندێتی لەسەر وڵاتانە کەنەدا مەکسیکە بەڕێز ئاماژەت پێکرد لە کام جۆری گومرگە نازانم من ئەو شکاڵانم نەبین بە عام قسە ئاکرێت بە عامەڵێ باج خراوەتە سەر شمەکەکانی کەنەدا و بەڵام زیاتر شمەکی سلعی سناعیە من بزانم شمەکی پیشەسازیە یعنی شمەکی خۆراکیشی لەوانەیە تایبەتی لە مەکسیکەوە بەڵام لێرەیە باج بقیتە سەر شمەکی خۆراکی هاوردەکردن و نرخ ئەوەندە فەرق ناکە بە حکمی مرونەکەی بەڵام تەڵەب لەسەر شمەکی غێرمەرن زۆر کەمە بێتەوە لە کاتێکدا سعرەکەی بەرز دەبێتەوە لەم باجە لەم ڕسمە گومرگەی ئەمریکا وڵاتانی بەرامبەر هیچ ڕێگەیەکی ئەوانی ژەڵێ ئێمەش باجەخەین هەیە بۆ دەربازبوون ئەو ژەتوانێ باج بخاتەوە لە بەرامبەر بخاتەوە سەر شمەکەکانی ئەمریکا کاریگەری دادەنێت ئەمە لەسەر شمەکی ئەگەر بێت و شمەکی ئەمریکی بازاری ئەساسی شمەکی ئەمریکی کەنەدا و مەکسیک بێ بەڵێ بەڵام ئایا شمەکی ئەمریکی بازارەکانیان تەنها کەنەدا و مەکسیکە چونکە ئەمریکا بۆ زۆربەی زۆری وڵاتانی دنیا بازرگانی هەیە شتێکی تریش هەیە باش بزانین ئەمریکا اقتصادی ئەمریکی کە دەخلی قومی ئەمریکی دێنیت داهاتینەتەوەی ئەمریکا کاکە لە 106 بۆ لە 107 لەسەر تیجاری خارجیە زۆر چونکە اقتصادێکی زەخمی گەورەی هەیە دەخلی قومیەکەی زیاتر لەسەر اقتصادی ناوخۆیەتی بۆیە گوێی لێنێ ترامپ شەڕی بازرگانیە کات تۆ لە 1993 اقتصادەکەت پایە اقتصادەکەت لە ناو کەرتی پیشەسازی و کشتتوکاڵی خۆتە تێگەشتی یعنی بە کوردەکەی ئەوەندەی خەڵک منەتی بە ئەمریکایە ئەمریکا ئەوەندە منەتی بە خەڵک نییە بۆیە ئەو سیاسەتە ئەکا خۆ ئەم کابرایش کە ئەم سیاسەتانە ڕاوێژکاری هەیە لە خۆی دەچێتە سەر بۆ ناچێتە سەر وڵاتی خۆمە وای لێ یەکەم لەوانەیە لە سەرەتاوە هەندێک کاریگەریەکان ناڕەحەت بن بەس دوای وردە بارودۆخەکە پێی ڕات بەرامبەر ئەوەدا بۆ نمونەیەمە چیمانێ وڵاتێکی سەرمایەداری گرنگی منتیقەکەیە لە ئەوروپا یعنی بۆ نمونە دەتوانێت بەرامبەر بە ئەمریکا بوەستێت لەم شەڕە ئابووری و جەنگە ئابووریە ئەوش بە جۆرە لە جۆرەکان دەتوانێت جەنگێکی تری ئابووری بۆ نمونە وە بەرهێنانی سەرمایەکانی ئەمریکا لە ناو چینە ئاستەنگی بۆ دروست بکرێت ئەتوانێت ئەویش ئەو کاڵایانی کە ئەمریکا لە چین ئیسترادیەکە دەیهێنێ گومرگی بخرێتە سەر کاڵا چینیەکان لە ئەمریکا چیان لێ ترامپ لە لێدوانێک بەوە دەکات بۆ نمونەیەمە جەنگمان لەگەڵ چین ناوێت بەڵام دەبێ پابندی مەرجەکانی ئەمریکا بێت یعنی بۆکو هۆشداریەک داوێتی بە دەسەڵاتدارانی چین ینی ئەمە لە سوقل و کورسایی چینەوەی کە ترامپ ئەم لێدوانە دەدادیا چی کات دکتۆر چین کۆماری چین دەوڵەتێکە ئێستا خاوەنی ئابووریەکی بەهێزە بەڵام ئابووری چینی لە چاو ئابووری ئەمریکایەوە لە شوێنێکی تر منە مقابلەی قسەم کرد
خەڵک حتا لە هینی کۆمنت شتیوا و مباشر بوو قسەی نابەجێشیان نووسی بوو من ویان نەزانی من ئەمریکام زۆر خۆشە ئەمە باسی خۆشەویستی و دڵداری لەگەڵ ئەمریکایان لەگەڵ چینا ناکەین بەڵام قەبارەی ئابووری ئەمریکی و توانای ئابووری ئەمریکا ئێستاش دەقاتی توانای ئابووری چینە کاکە خۆ ئەوە نییە بە چین و بە رووسیا و بە یەکێتی ئەوروپان ئەگەر بتوانە ئابوووریەکەیان بگاتە توانای ئابووری ئەمریکی توانای ئابووری ئەمریکا زۆر گەورەیە زۆر گەورەیە لێرەیە ئەوەیە ئەو توانایە ئەو بەکارێنێت بۆ ئەوەی لە ڕێگە ئابوووریەکەەوە هەژمونە گەورە و خۆسەپات نەگەورەکەی ئەمریکا جارێکی تر کە لە ڕێی دیموکراتەکانەوە دائما ئەو دیموکراتانە کە دێنە سەر حکوم ڕیسایی یەک بۆ ئەمریکا لە سیاسەتی دەرەکیە دروست دەکەن و ئەنج دەسەڵات بەجێ دێڵن جمهوریەکان دێن دروستیەکەنەوە جارێکی دیموکراتەکان دێن لە ئەو هەیمەنە جیهانی کە ئەمریکا هەیەی تێکێدەنەوە لە مێژووی ئەمریکایە حیزبی جمهوری حیزبێکە دائما دەسەڵات و توانای ئەمریکای لە دەرەوەی ئەمریکای زۆر بەهێز کردووە دیموکراتەکان گرنگیە دەن بە ناوخۆ بە مەسائلی ناوخۆ مانای ئەمە نیە جمهوریەکان گرنگی نادا بە ناوخۆ ئەیدا بەڵام وەکو دیموکراتەکان نین ئاڕاستی سیاسەتەکە جیاوازە ئاڕاستی سیاسەتەکە جیاوازە جا لێرەیە ترامپ ئەوێ هەیمەنەی ئەمریکی هەژمووی ئەمریکی دۆمینیۆن بە ئینگلیزی لە دەرەوە تەواوی دنیا بگەێنێتەوە کەی بگەێنێتەوە ئەمریکاکەی ساڵی 1950 تێگەشتی چونکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە وەک هەنگاوی یەکەم هەنگاوی دوای ڕوخانیەکی سۆڤێت لە نەوەتویەک ئەمریکا بە تەواوی کۆنتترۆڵی هەموو چمکە ئابووری و سیاسەکانی گۆی زەوی بە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ کردووە کەواتە کاک دکتۆر بۆ قۆناغی داهاتوو چاوەڕێی چی بکەین ئەم جەنگە ئابووری کە لە نێو وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەمریکا قوتبێکی سەرەکی جەنگەکەیە تاکوێ تاکەی بەردەوام دەبێت و دەگا بەچی ئەوە خۆڕاگری و توانای ئابووری ئەو وڵاتانە وەڵامی ئەو پرسیارە ئەداتەوە کە لە بەرامبەر ئابووری ئەمریکایە وەستاونەتەوە تا چەند کەنەدا و مەکسیک تا چەند چین و یەکێتی ئەوروپا تا چەند ڕووسەکان لە ڕووی ئابووریەوە ئەتوانن گەشەی ئابووریان زیاد بکە دەخلی قەومیان بچێتە پێشێ هەناردەیان زیاد بکە دەرازوی پێدانیان لە کورتێنانەوە بێ بە زیادە بێ بە زێدە بوون سەرپڵاس ینی فائز بە ئینگلیزی ئەمانە هەمووی ئەگەتوانیان ئەمانە بکەن ئەگەتوانیان هەناردەکردنیان لە $100 مەسەرەن بکەن بە $200 بۆ نمونە یعنی لە 100 زیادی بکەن لە 150 زیادی بکەن ئەم توانە ئابووریانە لە گەشەی ئابووری و لە بنیادی ئابووری ئەو وڵاتانەدا و چەند تازەگەری لە سالیبی ئینتاجەکەم چاوەڕوانیەکی منطقیە لە رووسیا بە تایبەتی ئێستا دۆخی رووسیا دۆخێکی زۆر مولائیم نییە بۆ لەگەڵ ئۆکرانیا لە جەنگێکی بەردەوامایە دەتوانێت بەم حاڵەوە بۆ نمونە دەخلی ناوخۆی خۆی زیاد کە ئابووریەکەی گەشە پێ بە ئابووری رووسیا وەکو نمونەیە حالیەن داتایەکم لە بەردەستانیە بزانم دەخلی قەومی رووسی لە 2023 بۆ 24 لە 24 لەو 2 ساڵ چووگەستا تازە سەرەتای 25 بەڕاستی داتایەکم لانێ بڵێم گەشەی ئابووری رووسیا چەندە و چەند نییە بەڵام ئەوەندەی ئاماژەکان ئەڵێن گەشەی ئابووری لە رووسیا نەوەستاوە ڕاستە لە جەنگایە لە جەنگایە سەبەبیەوەی زۆرینەی زۆری پێداویستیە جەنگیەکانی رووسیا ڕوس خۆی بەرهەمیە هێنێ وەکو وڵاتی ئێمەمانان نییە ئەمە فیشەکێکمان تەقانە بێت لە رووسیا بۆمان بێتەوە یان لە ئەمریکاوە بۆمان بێتەوە ئەمانە کای شتی تری ئابوورین کەواتە ئەوان لە ئابووریە جەنگیەکەشیانە توانایەکیان هەیە ئەوە ئۆکرانیایە بە یارمەتی دەرەکی نەبێت رووسیا دەمێک بوو شتێک نەمابوو ناوی ئۆکرانیا بێ ئێستاش خەریکە یارمەتی دەرەکە جۆرە لە جۆرەکە ینی پاشەکشی پێوە دیارە ترامپ یاری بەو یارمەتیانەکە بۆ ئەوەی ئۆکرانیەکان ڕازی بکات بە جۆرە لە جۆرەکان لەو سنوورەی ئێستا کە سوپایتیایە جەنگ کۆتایی پێبێ ڕووسەکانیش ئەیانەوێت لەو سنوورەی ئێستا جەنگی تایە جەنگەکە کۆتایی خواستێکی ژێربەژەری رووسیا بۆ ئەمریکایان ئەمریکا چۆن ئەویان سیاسەتە لەوانە نیە ئابووریەکەی شتێکەڵ من بابەتە ناچێت بەڵام شەڕ بوەستێ بۆ ئابووری ئۆکرانی و ئابووری رووسی شتێکی باش کاک دکتۆر دابەزی نرخی دۆلار پەیوەندی بە
بەرزبوونەوەی نرخی زێڕەوە هەیە بەم شێوەیە بەم ئاستە بەم قەبارەیە کە ئێستا زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانی عێراقدا ڕاستە و خۆ پەیوەندیی زێر کاڵایەکە دوو کاڵایەکی دوو سیفاتی ئێستا جۆرێکیان وەکو خەشڵ کە بەکارەهێنرێ لە بازاڕە ژن کە ئەیکڕێت یەکێ ژنەهێنێ بۆ بووکی تازە ئەیکڕێ ئەوە بازنێ و گوستی لێ و نازانمی تر ئەم شتانەی کە لە دوکانی زێڕنگەرەکان ئەوە خشڵە شمەکێکە کە ئەتوانێت بگرێت بۆ خۆی بۆ بەکاربردنە چونکە بەلای من بەکارهێنان ئەو شمەکانن کە تەواوە بن وەکوونان ئاو ئەمانە بەڵام زێر کە تۆ ئەیکڕی ئیتر هەرە و زێڕێتر بۆ حەفلە بوو لە خۆیدا گەشتێ بوو لە خۆیدا بەکاردێن ئەوە جوانکاریە بۆ جوانکاریە بەڵام کە هاتە سەر مەسلەی زێر لە ئاستی جیهانە وەکو کاڵایەکی جیهانی کاڵایەکی استراتیجی جیهانی ئەوە حساباتەکەی ئەبێ بە سەبائیکی زەهەبی یعنی داڕشتە ئاڵتونیەکان زێڕیەکان ئەمانە تر لە کیلۆ دەست پێەکە کیلۆ 2 کیلۆ 10 کیلۆ ئەمانە کە هەیە لە جیانە ئەم کە ئەو داڕشتە زێڕیانە گران ئەبێ وڵاتان ئەم داڕشتانە ئەکڕن ئەو وەختە زێر وەکو کاڵایەکی ئاساییە کاڵایەکی استراتیجی دەبێت بۆ پاراستنی سەرمایە بێ بە پەناگەیەک سەنگەرێک بۆ پاراستنی سەرمایەدارەکان ئەجا سەرمایەکە شەخصی بێ کۆمپانیا بێ دەوڵەتەکانیش ڕۆژ بە ڕۆژ ئەو وڵاتانی کە یەدەگی دۆلاریان زیاد دەکەن بەس بە دۆلار داینانێ لە پاڵەوە زێر ئەکڕێ تان و دوو تان و دایانێ وردەوردە بۆ نمونە عێراق ئێستا وەک بازەکرێ وا خەریکە یەدەگی زێڕی لە بانقی مرکزی نزیک بۆتەوە لە 200 تان یعنی نەبەوە 200 تان بەس شتێک کەمترە لێرەیە کەواتە عێراق ئەم زێڕێ هەیە ئەمە پەناگەیەکە بۆچی بۆ سەرمایانەی کە هەیەی کە بۆ یەدەکی و پاراستنی بەهای دیناری عێراقیە لەگەڵ ئەو دراوە دۆلار و شتانەی تریش دۆلار و یەنی یابانی و یۆرۆ و پاوەندی ئستەرلینی و ئەم دراوانە ئەمە پێ بەعەرەبی پێ سەلەت العوملات یعنی سەبەتەی دراوەکان کەمبوونەوەی ئەم یەدەکە لە هەر وڵاتێکدا مەترسی ڕاستەوخۆیە بۆ سەر دراوەکە خۆی وڵاتەکە بەڵێ بۆ سەر بەهای ئاڵوێری دراوەکە لەسەر بەرامبەر بەوەکانی تر دەوری هەیە چۆن دێکەواتە ئێستا بۆ نمونە ئەم نرخە بۆ بەم شێوەی بەرز بۆتەوە ئەم نرخە لەبەرەوەی ئێستا گەشەی ئابووری لاوازە گیان لە زۆر شوێنی گیان شەڕە لە ئەوروپا شەڕە لە خۆرهەڵاتی ناوەڕاست شەڕە لە هەرچەندە ئێمەنیش هەر خۆرهەڵاتی ناوەڕاستە چاوەڕوانی جەنگێکی خوێناوی گەورە لەگەڵ ئێرانە هەیە لە بینی ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە ورەور بەردەوامە نارکۆکی هەندی و پاکستانی هەیە لە هەندستان سیغ و حکومەتی هندی هەیە دووەرە بڕۆ بۆ تایلەند و بۆ بۆرما و بۆ کوێ لە تەواوی دنیاە لە ئەمریکای لاتین لە فەنزویل لە ئاژاوە هەیە ئەمانە هەمووی چی ئەکاتۆ کەواتە بە بەردەوامی تۆ لە گۆی زەوی گڕکانی بۆ بابەتەکە پەیوەندی بە جەنگی هەیە بەو تێگەشتنە ئابووریەوە نەبێت کە پێی دەوترێت پرۆسەی کۆکردنەوەی قازانج لە بازاڕەکان بۆ نمونە لە ماوەی ڕابردوو هەندێک وڵات زێڕێکی باشی کردیەوە و ئێستا کاتیەوەیە زێڕەکەی بفرۆشێتەوە ئەیفرۆشنەوە کوا پەیوەندی بەمەوە نییە نایفرۆشێتەوە ئێستا بیست عێراقتانێ ئاڵتون بفرۆشێ لەبەرەوەی 1 گرام زێر ئیمڕۆ 1 گرام زێر لە زێڕی خاڵس ئایارە 24 بە $9.5 1 گرام بە $9.5 یعنی یەک هەنگاوی تر ئاڵتون ئۆنسەیەک بچێتە سەرەوە کەواتە 1 گرام زێڕی خاڵیس ئەبێ بە $100 ئێوە نرخێکی پێوانی تا سەمێژوو بە خۆیەوە نەدیوە هەر ئەوەش بەردەوام دەبێت یان دەوەستێن ئایا لەوانەیە بەردەوام بێ هەتا ئەو بارودۆخی گەشەی ئابووری نەبێ چالاکی ئابووری کەم بێتەوە وە بەرێنان کەم بێتەوە نرخی خواست لەسەر زێر وەکو کاڵایەکی استراتیژی زیاد دەکە هەتا خۆ خواستە گیانێش زیاد بکەن نرخەکەی بەرزە بێتەوە ئەگەر دۆلار بەرز بێتەوە
دۆلار بەرز دۆلار ئەوەندە بەرز بێتەوە ئەو لە ئاستیا هەر علاقی نییە پێوەی بابە بەڵ دۆلارە هەر بەیان براکەی من بەیان هەر گران بووە بە پاوەند هەر گران بووە بە دینار هەر گران بووە بە دۆلار هەر گران بووە چون ئەو کاڵایە خۆی سعرە ئیسمیەکەی بەرزە بێتەوە بەرزە بێتەوە ئەمەی مەوزوعەکە باش کەواتە ئەگەر هاوڵاتێک ئێستا بازنەکە بچووکەینەوە بڕێک زێڕێ بێ لە ماڵەکەی خۆیدا کاتی فرۆشتنیت یا کاتی کڕین کامیانە ئێستا وڵای ئەو بڕیارێکی لەو بابەتای لەلایەن منەوە لەوانەیە فتوایەکی ئابووری قرس بێ لەوانەیە هەندێک کەس گوێی لە من بێ لەسەر قسەکەی من بڕوا بەیانی زێڕی ژنەکەی بفرۆشێ بەڵام دوو ڕۆژتر بڕاتەوە ناو بازار پێی نەکردێتەوە ئەنجا شتێکی تریشەیە لە مشکلەی زێڕی ژنی کورد کە تۆ ئەڵێ زێڕەکە بەوەندەیە خۆ لە بازار بۆندە لێت ناکڕن کاکە ئەڵێەوە حەقدەستەکەی لێ کات پ مۆینی داناوە حاسیبەیەکی داناوە 50 دانەدانێ بەس بەگەر خۆی سەری لێ دەرکا وڵا لەبەرەوە من ناڵێن بکڕن ناڵێن بفرۆشن چونکە بە ئەم بازارە بازارێک نییە بتانی عقلانیەتی لەگەڵا بەکاربیێنی چونکە گەشەی ئابووری ناو خۆی نییە پابندە بە گەشە و پاشەکشەی گەشەی ئابووری سەرتاسەری جیهان و نائارامیەکانی جیهانە هەموو ئەمانەوە ڕووداوێکی نەخوازراو لە کۆی جیهان کە گرنگ بێت و حەجمی گەورە بێت نرخەکە یاری پێ دەکا بە شێوەیەکی ئێستا ئەگەر هیوادارم لە هیچ شوێنێکی دنیا جەنگ ڕوونەدا باش هەر لە دڵمەوە هیوادارم قەت ڕۆژان جەنگی ئەمریکا لەگەڵ ئێران و ئەمانەیە ڕوونەدا چونکە جەنگ هەمیشە ماڵوێرانی بووە خراپە و کوشتن و بڕین و برسێتی بەدواوە بووە لەبەرەوە قەت لە هەموو تەمەندانە تەمەنایان داواکاری خراپە بووە هیچ کەسێ نەکەین قەت هیوادارم ئینشاءالله بەم پیرۆزی مانگی ڕەمەزانە قەت شەڕ لە بینی نە ئێران بینی ئێمەش و لە هیچ وڵاتێ لە هەموو ڕۆژەڵاتی ناوە هیواداریشم شەڕی غەزەش نەمێنێ باشە شەڕ خۆی ئاژاوە خراپە بۆ هەموو ژیانی مرۆڤ قەت بەختەوەری لە شەڕانە بووە هەر لە ئاشتیا بووە بەڵام ئەگەر خوا نەخواستە شەڕ ڕووبدا لە بینی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و ئەمانەیە زێڕەوەندەی تر بەرزە بێتەوە زیاد دەکە بەرزە بێت چونکە پەناگەیە بۆ چی بۆ پاراستنی سەرمایەکان کە بەرز دەبێتەوە خواستەکەش لەسەری هەیە خواست جیهانیەکەیە خواستی کۆمپانیا گەورەکانە خواستی خاوەن پارە گەورەکانە ئەو کۆمپانیانەی بە ملیار دۆلاریان هەیە خواستی کۆمپانیای شیل و جەنەرال مۆتۆڕ و کۆمپانیا گەورە ئکسۆن مۆبیل و چێ و کۆمپانیا گەورەکانی فەڕەنسا و بەریتانیا و بیپی و ڕەفال و چێ ئەمانە ئەم مارسیدس و بیئێم و ئەو شەریکە گەورانەی ئەم ئەڵمانی ئەوانەیە ئاڵتو نەکڕن بۆ پەناگەیەک بۆ پاراستنی سەرمایەکانیان کاکتۆم لە کۆتایی بەرنامەکانی زێکمان دەمەوێت دوا سەرنجی خۆت شتێک لەسەر کۆی تەوەرەکە بتەوێت بیڵیت و نەدوت بێت وڵات دەستان خۆش بێ سپاسانەکەم هیوادارم جارێکی تر دووبارەیەکەمەوە خۆرهەڵاتی ناوەڕاست خۆرهەڵاتی گرگرت و هیوادارم ئەو گر و ئاگری تیا بکوژێتەوە و ئاشتی بەرقەرار بێ لە تەواوی کوردستان و هەموو ئەو وڵاتانش کە کوردستانیان بەسەرەدا بەشکراوە و ئابوووریەکی باشمان نەبێ و خەڵک کێشەی موچە نەمێنێ هیوادارم خوای گەورە لەم ڕەمەزانەدا ئەم کێشەیە نەمێنە و چیتر موچە نەبێ بە هەواڵی نها ئێستا وا هات وا نەهات ئەوانە نەمێنێ و هاوڵاتی کوردیش بە لە هەرێمی کوردستانە ژانێکی شەرەفمەندانەی ڕێکوپێک بەختەوەرانە ژیان بەسەر وڵات چەندم دوا پرسیارە بەڵام قسەکانی بەڕێزت شتێکی بێرخستمەوە بۆ قۆناغی داهات و ئابوووریەکەی ئێمە بەروکوێ دەڕوات چاوەڕێ چی دەپێ کەم ئابووری عێراقڵی یا کوردستانەوە ئابووری عێراق و کوردستان ێستا ئابووری کوردستان بەشێکە لە ئابووری عێراق باشە ئابووری عێراقی باش بۆ ئابووری کوردستانیش باشە بێ ئابووری عێراق خراپ بۆ ئابووری کوردستانیش خراپە بێ چونکە ئێمە خۆمان بەستەوە ١٧ زیاتریش بە ئابووری دەوڵەت شێوازی کارەکانمان غەڵەت بوو لە 2014ەوە نەمانزانی چۆنەوە دفرۆشین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد مامۆسای بەشی ئابووری لە زانکۆی سلێمانی سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەورێکی دیکە و بابەتێکی گەرمی ڕۆژ خواتان دەکەم